سەڵاو بە ڕێزانە و کاتتان باش بەرنامەی روماڵی هەفتتان پێشکەش دەکەم لەپاڵ لێکەوتە خراپەکانی بڵاوبوونەی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر تەواوی سێکتەر و دامەزراوەکانی حکومەت لە هەرێمی کوردستان بابەتێکە لە ڕۆژانی ڕابردوو زۆرتری قسەی لەسەرکرا بابەتی گرنگیدان بوو بە کەرتی کوشتتوکاڵ کە ئەمە بوو بە بابەتی مناقەشەی نێوان وەزارەتی کوشتتوکاڵ و تەنانەت دامەزرا ئابوووریەکان لە هەرێمدا وەک ئاشکرا بێگومان کەرتی کوشتتوکاڵ لە تەواوی دنیا لە پاڵکەرتەکانی دیکەیەکە لە سەرچاوە سەرەکیەکانی داهات و ئابووری لە هەر وڵاتێکدا گرفتەکانی بەردەم پلانی کوشتتوکاڵی لە هەرێمی کوردستاندا چییە بۆ تا ئێستا نەمانتوانیوە فعلەن کەرتی کوشتتوکاڵ بێ بە سەرچاوەیەکی سەرەکی لە داهات لە هەرێمدا لە ئێستادا هەر دوێنە پێما بێت لەسەرم بابەتە کۆبوونەوەیەکە بوو لە نێوان وەزارەتی کوشتتوکاڵ و تەواوی بەڕێوەرە گشتەکان لە تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستان من ڕوونتر لەسەرم بابەتە زانیاری زیاتر لە میوانەکەم بەڕێز کاک شاڵاو جەمال بەڕێوەری گشتی كشتوكاڵی سلێمانی وەردەگرم کاک شاڵاو بەخێر بیت. سپاس بۆی کە لە ڕوماڵی هەفتە میوانداری بەشداریت. حەز دەکەم بە حکمەوەی کە بەڕێز بەڕێوەری گشتی كشتوكاڵی سلێمانیت حتمما دوور و نزیک ئاگاداری تەواوی پلانەکانی وەزارەتی کوشتتوکاڵی لە ئێستادا دۆخی کوشتتوکاڵ لە هەرێمی کوردستاندا چۆنە لە ئاستێکدا بتوانێت بەشدار بێلەوەی کە پێدەوتێت پاراستنی ئاسایشی خۆراکی ئێمە. سپاس بۆم دیدارە سەبارە بە پرسیارەکەت بەڵێ توانم بڵێم کەرتی کشتتوکاڵ بوونی هەیە و ناچارە حکوومەت ئەبێت لەگەڵ بوونیا تەعامل بکە واتە ناتوانێت وازی لێبێنێ هەر لە سەرەتای با بڵێن دروستبوونی ئەم کەرتە لە عێراقا لەوەیە با بڵێم چەند جارێک هینی بەخۆی بینیوە لە قۆناغەکانی بڕیوە لە با بڵێن لە پوکانەوەەوە کە لە ساڵانی با بڵێن سەردەمی ئەنفالە کە ئێستا یادیەوەیە لە دو ئەوە ئیتر لە هەرێمی کوردستان چۆ پوکانەوە ئیتر دیاتەکان هەموو خاپورکرا جوتیارەکان هەموو ڕاجێزرا بۆ ئۆردوگا زۆر ملیەکان گەیشتە قۆناغی پوکانەوە هیچی نەما کشتتوکاڵ بوو بە سەفرمان دوا خۆشببختانە کە ڕاپەڕین بوو لە دواەوە خەڵکەکان گەڕانەوە بۆ زێدی باو باپیرانیان و گوندەکان وردەودا ئاوادان بۆەوە ئیتر پێ بە پێ دەستی کرد بە چۆ قۆناغی بژانەوە بەڵام بەداخەوە لەو قۆناغی بژانەوە نەچۆتە قۆناغی گەشەکردنەوە هەتا قۆناغی پێشکەوتنی شەیە نەچۆتەوە کە پێویستی بە تەکنۆلۆژیا پێویستی بە ئابووریی گەورە هەیە کە لە پشتیەوە بێکە لە ناو خۆیان بەکاری بێنێتەوەمانە بەڵام ئەتوانم بڵێم مادەم توخمە سەرچیەکان و ڕێگەزە سەرچیەکانی کشتتوکاڵ بوون لە هەرێمی کوردستانە هەیە هەر لە خاک و ئاو کەش و هەوا و هێزێکی بێشماری کارکرد لە جوتیاران و لەو ئەقڵە زانستی لە زانکۆکان و دەرچەکانە هەیە ناتوانرێ وازی لێبێنێ ئللا ئەبێ استغلالی ئەم زەوێ بکرێ بۆ بەرهێنانی خۆراک بۆ ئادەمیزاد باشە کەواتە کاک شاڵاو ینی ئێستا ئەوەی کە دیارە لە قسەکاندا کەرەسێکی باشی کوشتتوکاڵیمان هەیە ئەوەی کە تاکو ئێستا نەکراوە جۆرێک لە گرفت و ئیهمالی بۆ کەرتی کوشتتوکاڵ دروست کردووە ینی بۆچی ینی تا ئێستا ئەم گرنگی پێ نەدراوە بە دیاریکراوی من دەمەوێت پێم بڵێ ینی ئەم گرفتەکە لەکوێ بۆی لە ئێستادا ڕوئایەک ینی دنیابینیەک لە وەزارەتی کوشتتوکاڵ و کۆی ئەم ئەساسانی کە تعبیرن لە کوشتتوکاڵ لە وڵاتە ینی ئەمە بووە بە فکرە و پرۆژەیەک بۆ برەودان بەم کەرتە خۆیم کەرتە پێویستی بە ڕێخستنەوە هەیە ینی ئەم کەرتە لە ئەساسا ینی بە شێواوی هەیە وجودی هەیە پێویستی بە ڕێخستنەوەیەک هەیە ئەم ڕێخستنەوە پێویستی بە بەرنامەیەکی تۆکمە هەیە و پێویستی بە داعمێکی باشی حکوومەت هەیە کە تایە پرس بە وەزارەتی کوشتتوکاڵ بکات بۆ ڕێخستنەوەی لەسەر پلانێکی استراتیژی ئەنی شتی ئانیمان ناوێت شتی ئەنی ناتوانانی ئەمە لەسەر ڕێک بخیتەوە ئێستا هیچێک لەوانە کە ئێمە ئەتوانین قسەی لەسەر بکەین لە ڕێخستنەوەی ئەم کەرتە بەڕاستی ڕاکێشانی دەستی وەبەرهێنەرە ئەمە بە جوتیاری جاران ناکرێ یعنی ئەگەر تۆ بتێەوە کشتتوکاڵ ببژێنیتەوە تەواوی زەویەکان ئیستەغلال بکەی ئەبێت دەستی وەبەرهێنەری بۆ ڕاپکێشی وەبەرهێنەری دەرەوەش نەک وەبەرهێنەری ناوە دەستی وەبەرهێنەری دەرەوەی بۆ ڕاپکێشی بۆم کەرتە بەڵامەوە زمانی بیتێ بە وەبەرهێنەری دەرەوە کا بەروبوومەکەی لە فەوتان و لە ڕووخانە پارێزی ئەمە خاڵێکی زۆر گرنگە خاڵی داهاتوو ئەوەیە ئێمە بەڕاستی تەجاوزات لەسەر زەوی کشتتوکاڵی بێشمارە ڕۆژ بە ڕۆژی لە زیادبوونایە و بەداخەوە لێبوردنی گشتیش ئەوانیشی گرتوتەوە ئەنی هەرەوەی لە ساڵی 2012 لە ساڵی 2007 لێبوردنی گشتی کراوە ستافێکی بێشمار ستافێکی یەکجار زۆر لە کەرتی کشتتوکاڵیش و لە دادگاکان و لە ئیدعای عام و لە پۆلیس و لە هەموو لایەک ئەمە خەریکی ئەم تەجاوزاتانین بۆ تا ئێستا هیچ تشمان پێلا نەچوو ناچار حکومە دەبێ بیری لێ بکاتەوە تعاملی لەگەڵا بکە ئیتر لە شێوەیەکی بابەتە کاک شاڵە بوو بڕاتەگرم بۆ ئێستاش ڕاستم قسە ینی لە ئێستادا ینی جۆرێک لە دیمەنە عامەکە ینی دەبینێت کە حکومەت و وەزارەتی کوشتتوکاڵ
پلانێکی تۆکمە هەیە بۆ برەودان بە کەرتی کشتتوکاڵ یعنی ئەو پلانی کە وەزارەتی کشتتوکاڵ لەم کابینە هەیەی دەتوانێت تەواو ئەم گرفتانە کۆتایی پێ بهێنێت من ناتوانم بڵم لە کارنامەی سەرەتا کارنامەی ئەم کابینە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە کارنامەکە یەکەم خاڵیەوە بوو کە برە و بە کەرتی کشتتوکاڵ درێ ئەتوانم بڵم سەرەتاکانیشی خریکە دەرکەوتووە ئێستا لە چەند ڕۆژی ڕابردووە زۆر بەپەلە قەت لە مێژووی وەزارەتی کشتتوکاڵە نەبووە ئەوە بەپەلە 407 ملیۆن دیناریان بۆ تەرخان کردین بۆ کڕینی دەرمانی قڕکەر بۆ سنووکلەی کە بڵاوەتەوە لە شوێنانە ئەمە سەرەتای ئەو بەوادرانیانی دەست پێکە و دوێنێ خۆشببختانە کۆبوونەوەیەکمان کرد کۆبوونەوەیەکمان کرد بە سەرپەرشتی جەنابی وەزیر و بە ئامادەبوونی کاک دکتۆر مێسەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران یعنی بە تەفاسیل باز لە گرنجەم کەرتەکرا کە حکوومەت ئێوە گرنگی پێ بدات ئێوە بیکاتە هاوشان یا بەدیلی کەرتینەوت کە ئەوە بەرزونزمی بەخۆیابینە بەس ئەمە لای خۆمان نەخێر هیچ بەرزونزمێ بەخۆی و نبینە کەرتینەوت بە خۆتان نەزانن چەند ساڵ جارێکیا زۆر بەرزەبێتەوە یا ئەشکێت دێتە خوارەوە یاواتە ئەحتیمادی کولی ناکرێتە سەر وە لە هەمان کاتی شاتوانم بڵێم کەرتی کشتتوکاڵ بۆچی لە هەموو جیهانان بە چاوکی گرنگەوە سیرێکرێ خۆتان نەزانانی یەکەم پێداویستێ مرۆڤ خواردن و ئاو ئەنجە پێداویستەکانی تر دەست پێکا لەم مێزوو لە جلو بەرگولا لە ئۆتۆمبیل و لە خانوبەر و لە فلانوان ینی یەکەم پێداویستی تۆ هەر چەندێک ئەگە کۆڵێ پارەت پێ بە لە گیرفانتا کاتێ برسیت بوو کولێرەیەکەکە بە کولێرەیەکیش ناکە یعنی ئەمە وای کردو کەرتی کشتتوکاڵ تۆ ناتوانانی وازی لێبێنی و بە ناچاریشە کاڵم پینەکانی تیا فراهەمە وەکو وڵاتانی تر نییە ئێمە توانی ئەگەر ئەوە حکوومەت دەستکراوە مامکە ئەگەر بێت و هاوکاری وەزارەتەکانی کەمان لەگەڵ بێ ئەگەر بێت و ڕۆتینەکان کەم کرێتەوە کە منویستم باسی ئەوە بکەممانە ڕۆتینێکی یەکجار زۆر هەیە هەم لە ناو وەزارەتی کشتتوکاڵ بەسەراحەت هەم لەگە وەزارەتەکانی ترا ینی بۆ نمونە ئەگەر ئێمە شتێکمان بوێ بیکەین جێبەجێکەین ئەبێ لە کات و ساتی خۆیان جێبەجێکرێت کشتتوکاڵ وایە تا ناتوانانی بەڕاستی ناتوانانی 2 هەفتە دوای بخی وەڵامەکانی خۆتی بیر نەچێتەوە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆ یەکە ئیداریەکان و بەڕێوەبەرە گشتەکان لە پارێزگاکان دەتوانێت ئەم هەنگاوانە خێراتر بکات بێگومان ئەوە ئەگەر دەسەڵاتەکان بێتە خوارەوە زۆر ئاسانە ئێستا بۆ زۆربەی کارەکان مەسەلەن ئەگەر بمانەوە 5 دۆنم زەوی لەسەر کەسێک بکەینە گرێبەستی کشتتوکاڵی ئێمە لە کشتتوکاڵەکەمانەوە کە لە قەزا و ناحەکان لێەوە دەست پێکا کەشفی بۆکەن و نووسرا و نووسێ بۆ دەوایرەکانی ترکە فەرمانبەر نەبێت کە تا سیفاتەکانی جوتیاری تا دەرخین ئەنجومەن تەیدیەکە کە دانیشە و کەم زەوی بەدەستەوەی بێ مشکلی و بێگرفتەوەمانە ئەکرێتە پاکێزیشی تەواو و مەلەفێکی گەورە نێردرێ بۆ وەزارەت ڕوونە کە من پێم وابێ هیچ پێویست ناکە بنێردر بۆ وەزارەت ینی هیچ شتێکی نامێنێ کە بنێ بۆ خۆتان تەنها داواکاریتان هەبوو لە وەزارەتی کشتتوکاڵ بەڵێ لە هەموو کابینەکانە داوا کراوە بۆ جێبەجێ ناکرانی هۆکارێکی دیاریکراوە بۆ ئەوە من تەسەوەر ناکەم هیچ هۆکارێکی هین هەبوو بێ بەوە ینی ئەما بگرە لە ساڵانی هەشتاکان و هەفتاکان کە کاتی حکوومەتی بەعز بوو هەر لە لەقە کشتتوکاڵەکە لەوەیەکرا ناهاتە بەڕێبەراتی کشتتوکاڵ لە پارێزگا کاک شاڵاو ئەمە وەکو پلان و ڕێخستنی کەرتی کشتتوکاڵی کە بەرنامێکی تۆکمە هەیە لەمڕۆ بە خۆشحاڵیەوە بەڵام زۆر جار ینی کشتتوکاڵ جوتیاران ئێمە گلەی ئەوە دەکەن کە بەرهەمی ناوخۆی هەندێک جار لە ئاستی ناوخۆش زیاترە بۆ نمونێ عنی تەماتە بەربوومی تەماتە خەیار هەندێک جار ئێمە دەمەبینی لە شەقامەکان بە پیکاوی عنی جوتیار وەکو ڕەتفعلێک لە بەرامبەر کەمی نرخەکەی لە جادەکان فڕی دەدا یعنی بۆ ئەم بابەتە چی کراوە ینی لە ئێستادا ئەگەر ئێمە بەرهەمی ناوخۆیمان لە خۆمان زیاد بێ دەتوانین چۆن مامەڵی لەگەڵدا بکەین بۆ بەرهەمی ناخۆ کە زیادا بێ کەرتی بابڵێن وەزارەتی کشتتوکاڵ و حکوومەت ئەبێ گرنگی بە دوو لایەن بدەن لایەنی چانەوەیە ئەبێ پیشسازی کشتتوکاڵی ببژێنێتەوە دروستی بکە ئەوانە بۆ نمونە تەماتە زیادە بێ گە زیادە بێ ئەتواندرێ بەڕاستی بکرێ بە دۆشاوی تەماتان لە کارخانەکانە بەڵام چییە تۆ بە دەستی وەبرێنە ڕاکێشی کە کارخانەیەک دانرێت ئاسانکاری بۆ بکەیت زەوی پێبی کارەبای پێبی ئەمانی پێبی ئەمانەی پێبی وەروە لە داهاتووشە بازارێکی بۆ دروستکە ینی بازارەکە هەبێ واتە هاوردەکەم بکەیتەوە پێ بەپی ئەوەی کەوا لە ناوخۆ لەسەر هاوڵاتی گران نەبێ و خاوەنی کارخانەکە زەرنەکە وا بکەیت کە هاوردەش لە دەرەوەکەم بکەیتەوە و ڕۆژێک بێ ئەبێ هاوردە هەر بکەی بە سەفر نێڵی لە دەرەوە بێمانە بە هەمان شێوە ئەتوانی بە شێویشک لە شێوەکانی تر هەندێک میوە هەیە ئەتواندری هەڵگیرێ ئەوە ئەتواندری وشکرێتەوە ینی بە هەموو شێوەکان ئەتواندری تعلیب کرێەوەتە لە قوتونام کرێمانە ئەکرێ ئەم بەرهەمانە ئەوەی کە زیادە لە ناوخۆیە ساڵانای بینین مەسەلە هەناریشی زۆر زیادە بێت پەتاتەیەکی زۆر زیادە بێت یاخو گەرمێکی زۆر زیادمان هەیە گەنمەکەەوە لە خوارەوە برعربەکان دێن لێمانەکردن بەس نرخێکی زۆر هەرزانەوەی بنەوە بە خۆیان و لەوێ بە نرخی سایلۆ بە نرخی حکوومەت و بە قاتونیەگەی فرۆشتنەوە بە
سایلۆکانی خۆیان ئەماگە حکوومەت پلانی چێ بێ ناڵینەوە بڕوا بۆ خوارەوە ئەتوانی لای خۆمان بەکاری بێنینەوە لە ڕێگەی هەچەنەوە پرۆژەمان تەقدیم کردو خۆشبەختانە ئەنجومەنی وەزیران بەڵێ موافقەتی کردو کە یەکێکە لە پرۆژە دڵخۆشکارەکان ئەتوانم بڵێم لە ئیشەڵا لەم مانگی داهاتوە کاری جدی زۆر لەسەرکرێ. باشە کاک شەڵاو من هەر لەسەر کۆبوونەوەکەی دوێنێی وەزارەتەکەی ئێوە دەمەوێت ینی زیاتر بوەستم قسە بکەین لە کۆبوونەوەکەدا باسی چی کراوە ینی ئەوەی کە لە بەیاننامەکەی ینی من خوێندمەوە لە خەڵکدا دەڵێت دانانی استراتیژی کشتوکاڵی بەس لەم پلانە چیە ینی چی دەگەینێت؟ ئەوە ڕاستی بێ خۆی لەخوا کۆبوونەوە کەشتێکی گرنگ بوو یعنی هاتنە سەرخەتی ئەنجومەنی وەزیران بوو بە تایبەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز کاک مەسرود بوو هاتۆتە سەرخەت بۆ کەرتی کشتوکاڵ لەگەڵ بەڕێز کاک قوبادیش ئەمە خۆی دەلال لەواکە ئەیانەیە گرنجێکی تایبەتی بدەن بە کەرتی کشتوکاڵ بزانن لە بۆ استراتیج چی دەورێکی بێت چێتە پاڵکەرتینەوت یاخود پاڵوەکەرتینەوتی شەوانەیە بێتە یەکێک لە کەرتە ئاساسیەکان کە لە کۆڵەکەی ئابووری وڵاتە لە ژێرخانی ئابووری وڵاتە بەشدار بێ و ترسمان لی نەبێ و ئەمنی غذایی دابین کا لەگەڵ ئەمنی ئاوە ئەمە زۆر بە تێر و تەسەلی قسە لەسەرەوەکرا ئێمە بیل لە چی بکەینەوە ئایا بیل لەوانە بکەینەوە بەندا و دروستکەین بەنداوەکان کەرتی تایبەت ڕاکێشی ناوی بۆ دروستکردنی چکەوەشەیە ئایا سایلۆ دروستکەین سایلۆکان کەرتی تایبەت ڕاکێشینە ناوێەوە چکە ئێمە بیرمان لەوە کردوت و بە حکوومەت ناکرێ بەڕاستی ئەمانە ئەنی بە تەواوی قەنعاتی ئەوەمان کردو حکوومەت بودجەیەکی وای نییە داراییی وای لەبەر دەستانیە کە بتوانێم کارە بکات لەبەرەوە ئەبێ بە شێوەیەک لە شێوەکان ئێمە کەرتێکی مساهمە دروستکەین لە بینی حکوومەت و لە بینی خەڵکاکە هێنێتە دەرەوە کە بێ ئەم کارەمان بۆ بکات بەڵێ جات دەرەوە بێ یاخو ناوخۆ بێ ئەگە خاوەن خبرەتوانە بێت لە ناوخۆیە جارە تا ناوخۆ هەبێ پەنا نابینێن بەر بیانی کە بتوانانی ئەمە ڕوبەری زەویەکانمان زیاتر بەراوکەین کشتوکاڵ بەم شێوی ئێستا نەمێنە بە پارچە پارچەیی سنعاتی کشتوکاڵی ببژێنەوە دروستیکەین بەڕاستی ئەو لەوەیە بە تایبەتی گەنم کە مەحسوولێکی استراتیژیە ئێمە بتوانین ئەو بەرهەمی کە ساڵانە هەمانە کە زیادەکەی لە چۆ خەزنکەین ئەگە بێت تۆ سایلۆر نەبێت باشە کاک شەڵاو هەموو ئەمانانی خاڵی باشن بۆ برەودان بە کەرتی کشتوکاڵی ینی بۆ نمونە گلەیە کە لە ماوەی ڕابردووی کابینەکانی حکوومەت ێرن بە ئێستاشەوە دەکرێت کە زۆرجار قسە کراوە و جێبەجێ نەکراوە ینی کۆبوونەوەکەی دوێنێ ئەوەی کە تێدا باس کرا ئەمە تەنها کۆبوونەوەیکی ڕاوێژکاری بوو یاخود فعلن ئەمە بەرنامەی بۆ دادەنرێ و لە ئایندەیەکی نزیکدا دەکرێتە واری جێبەجێکردنەوە ینی ئەمەی لێ دەخوێنرێتەوە وا بڕیارەکە کۆبوونەوەی داهاتوشکین هەفتەی داهاتووە لە سەرەتایکردنەوەی داوامە کۆبوونەوەی زۆر جدی بکرێت لەسەر ئاستی باڵا دەرەوە بڕێدرا دوێنێ با بڵم ببوورەوە پێشنیار کرا لە کۆبوونەوەکەی دوێنەیە کە پێویستمان بە لیژنێکی بە بۆردێکی باڵا هەیە وەک چۆن جاران هەبوو مەجلیسی عەلای زراعی هەبوو بە بۆردێکی باڵا هەیە کە یا جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران یا بەڕێز جێگرەکەی سەرپەرشتی ئەمە بکات لەگەڵ چەند لایەنێکی پەیوەندیدار کە پەیوەندیان بە گەشەی کەرتی کشتوکاڵەوە هەیە کە لەسەرەوە کە وەزیری کشتوکاڵ تیا بەشدار بێ پێویستی بە وەزیری بازرگانی شەیە پێویستی بە وەزارەتی دارایی شەیە کە تیا بەشدار بن لە ئاستی وەزیر و پێویستی بە وەزیری ناوخۆشەیە کە تیا بەشدار بێت وەزیری پلاندانان هەیە ئەمانە تیا بەشدارە بن تاوەکو هەچی مەشاکل و گرگرفتەکانی ئەم کەرتەیە ڕۆتینی تیا کەم بێتەوە لە مانگی جارێکە دوو مانگ جارێکە کۆبوونەوە بکرێ شتەکان بخرێتە بەردەستیان و بۆی بڕیاری سریعی لێ بدەن بڕیاری خێرا لێ بدرێەوە جێبەجێ کرێ بۆی کێشەی ئەم تەجاوزاتانە بەڕاستی کۆتایی پێبێ بۆی ئەوەی کە بتوانین ئێمە گەرەی وە بەرهێنەرێک لە دەرەوە هات ئێمە بتوانین بڵێن بەڵێ زەویمان هەیە و زەویت پێدەین ئێستا چی وە بەرهێنەرێک بێ ناتوانین بەڕاستی بستێ زەوی پێ بدەین نییە هەمووی داگیرکراوە لایەن خەڵکەوە ینی خەڵچێکت بۆ پیا بێ مەشاکلی دنیا دروستە بێ لەسەری کە زەوی لەسەر وەرەقەش و بە سوورەقەی دیش لە کۆبوونەوەکەدا کاک شەڵاو باسی ئەوە بۆ نمونە ئەگەر زەویەکی کشتوکاڵی بە نایاسایی و بە دوو لە ڕێنمایەکانی ئەوە لەلایەن کەسی تایبەت و مڵکی شخصی و داگیر کرابێت دووبارە گەڕێتەوە بۆ مڵکی حکوومەت و وەزارەتی شارەوانی ینی ئەمەتان باس کرد بەڕوونی ئەمە خۆی هەیە بە یاسا هەیە ینی ئەمە گەری باسیکەن یا باسی نەکەین بە یاسا هەیە بەڕێنمایی هەیە ئەوە ئێمە ناتوانین لەلی کەمکەینەوەنی لێ زیادکەینەمانە ماوەتەوە سەر جێبەجێکردنەکەی لە ئازی واقعە ینی لەسەر وەرەقەیە بەستە تا چەند ئەتوانی جێبەجێکەواتە ئەو ڕنگ بداتەوە لە ینی بتوانی ئەم زەوی لە خەڵک بسەنیتەوە ئەو هەیەی کە لە نێوان وەزارەتی ناوخۆ و شارەوانی ئەوەی کە بەڕێز ئاماژەت پێکرێت دروست دەکرێت بۆ چاکردنەوەی هەموو ئەم گرفتانەیە بۆ ئەوەی تەنها بە وەزارەتی کشتوکاڵ ناگرێت پێشانە بێگومان لەبەر ئەوەی یەکێک لە خاڵەکانی دوو کەمکردنەوەی ڕۆتینە ئێستا ئەمەگەر بێت بمانەوە
بچووکترین پرۆژەی گاوداری یا پرۆژێکی پەلەوەر یا پرۆژێکی هەر پرۆژێک لە پرۆژەکان بڵێ هەر لە ناو کەرتی کشتتوکاڵە لانی کەم پێویستی بە 6 مانگە پێویستی بەگەڕانە بە ڕەزامەندی وەرگتون لارینەبوونی 16 فەرمانگەی حکومی هەیە لە ناو پارێزگاکەیە کە ئەمە بەڕاستی ئەتوانرێت کەم کرێتەوە بکرێتە 5 فەرمانگە چونکە هەنە فەرمانگە مەسەلەن بۆ نمونە ئەینێری بۆ دایرەی شوێنەوار ئەینێری بۆیە کە بزان ڕەزامەندی ئەوان لەسەر ئەو شوێنەی کە تۆ پرۆژەی لەسەر دروستەکەمان بەزەکە بێت و پێشتر نەخسەیەکی شوێنەواری لای ئێمە هەبێ ئێمە دوورەکان ێزانی لە شوێنەوارە چەند بێت شوێنەکەش ێزانی پێویست ناکەتەوە کە سەبنێری بووە یا لە هێڵەکانی کارەباوە هێڵە بەرزەکانی کارەباوەمانە ئەگە ئێمە نەخشەیەکمان وەرگرتوێ پێشتر لە وەزارەتی کارەبا ئیتر پێویست ناکە ئێمە بینێرین بۆ شوێنە یاخود ئەگە بێت و ئێمە سنووری بەلەدێ بزانین واتە سنووری شارەوانی هەموو شار و شارۆچکەکانمان پێدرابێ ئیتر ئێمە ئازانی ئەمە 2 کیلۆمەتر لە سنووری شارەوانی و دوور بێ ئیتر شوێنە خۆمان نزانین تر پێویست ناکە بینێرین بۆ لاری نەبوونی یا لاری بوونی شارەوانی پێ بە پێ دایرەکانی تریش بە هەماشەوە بۆ گەشت و گوزارە بۆ ئەوانی ترە 16 دایراکات ئەم دایرانە ئەم کەسە من لە کۆی 6 مانگ حومانجی پێچەکە پرۆژێکی گەورە بە 2 ساڵی پێچ من لە کۆی قسەکانی بەڕێزدەوە تێگەشتم کە فعلا نیەتێکی جددی هەیە بۆ بەرەودان بە کەرتی کوشتتوکاڵەوە خۆشبەختانە ئەم پرۆسی دەستی پێکردووە بێگومان باشە کاک شاڵاو من بە حکومەیە کە بەڕێز بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی سلێمانیت ورد و درشت ئاگاداری ینی کەرتی کشتتوکاڵی لە سنووری پارێزگای سلێمانی لە ماوەی ڕابردوو بۆ نمونە کێشەیەکە بوو بابەتی گەڕانەوەی زەوی کشتتوکاڵی بۆ سەر شارەوانیەکان ئەم بابەتە بە کوێ گەشتووە ینی ئێستا ئەو کشتتوکاڵی بڵێ بۆ شارەوانی بەڵێ بەڵێ ئەتفا کرا بوو دواتر وەزەمەوە داواتان کردەوە هەم بگەڕێتەوە بۆ کشتتوکاڵ بەڵێ ئەوە یەکێک بوو لەو باسانەی کە دوێنێ باسی لێکرا ئەمانە دراوەتەوە بەرهێنەر بە 1000 دۆنم هەیە دراوە بە بەرهێنەر باشە بە 500 دۆنم هەیە بە 300 دۆنم هەیە ئەمانە و بەکاریان نەهێناوە تا ئێستا بۆیە بڕیارمان لێدا بە زووترین کادەوانەوەی بەکاری نەهێناوە لێ وەرگیرێتەوە بدرێ بە کەسێکی تر یاخود بخرێتەوە سەر وەزارەتی دارایی ئەوە یەکێک بوو لەوانە کە باسێکرێ بەڵام ئەوانەی تری کە لە چوارچێوەی سنووری شارەوانیایە ئەوە نا هیچ لێوە ناگرنەوەی کە بە شارەوانی کوژێنراوەتەوە پێویستە شارەوانی پرۆژەکانی خۆی لەسەر بکە یاخۆ خزمەت گوزاری لەسەرەکە یاخود دروستکردنی گەڕک و ماڵە لەسەری دروست ڕوونتر ئەو زەبەی کە بۆ نمونە ئەوەی کە بەمانە عامەکەی پێدەوتێت تەوزیع بەسەر جوتیاراندا دابەشکراوە لە قەزای شارە زوو ڕەنگە ئەمە زۆرتر بەربەڵاوتر بێت ینی ئەوانەی کە 15 ساڵانی ئەم زەوی بەدەستەوەی سال لە ئێستادا هیچ بڕارەکەی بۆ تاپۆکردنی ئەم زەوی لەسەری خۆی بەڵێ یاسا هەیە بۆ تاپۆکردن باشە هەر یاسا هەیە لە ساڵی 2007 کاری پێکرێت کەمان تاپۆکرێنە سەران بەڵێ بۆ تا ئێستا نەکراوە کە ناکرێت لە بەروی پێویستت بە ستافێکی شارەزا هەیە ئەمە کە بچێ ئەمانەی کە ئەو زەویانەی کەەوە عقد کراوە بەڕاستی دیسانەوە جارشکە ئەبێ بچنەوە مەلەفی بۆ دروستکەن و کە هیچ مشکلێکی لەسەر نەبێ و جا دیسانەوە لێرەوە ڕۆتینەشکە دروستە بێتەوە ئەبێ بنێتەوە بۆ چەند جار پێداچوونەوە بۆ تەدقیق لای خۆمان جارێک دوجار تەدقیقەکرێ لە وەزارەت تەدقیقەکرێ ئەنجە دوایی لە وەزارە ستاف نەماوە بەڕاستی ستافەکان زۆری تەقاعود بوون با بڵێن خانشین کراون ستافێکی کەم ماوە لەم 4-5 پارێزگایشەوە کە بۆیە چێ ئەو توانایە نەماوە لە بەهین بێت لەبەرەوە کاتەکەش بە 15-16 کەس لەناو وەزارەت لەگەڵ هەمووی شەکانە بۆ تدقیقەکە لەوەی بڵم 4 کەس 3 کەس بەڵام خۆ بابەتەکە چۆن بێکاک شاڵە خۆ دەبێ حەلێکی پێ ینی بۆ ینی ڕوون نییە بۆ ئەوەی کە ئایا گرنگی بە زەوی کشتتوکاڵەکەی با یا خودی هیمالی پێ ینی لەبەرەوە تمۆحی پێی نیە ینی نازانێت چارەنووسی زەویەکەی بەروکێ دەڕات ڕاستە ئەمە ناڵم یەکێکە لەوانە ئەگەر بێت توی ئێمە ئەوە حکوومەت پاڵپشتێکمان بکە بەڕاستی چونکە بۆ ئەمانە بێزگەلەوە زاناری بەڕێستان لە سلێمانی 254 مەقاتع هەیە کەرتی گەورە هەیە تەسوێ نەکراوە تەسوێ وەکو بڵێ سۆنەری نییە یعنی ناوەکەی دا پارچە پارچە نەکراوە باشە یعنی ئەمە کەرتێکە ناوێنراوە کەرتی ژمارەوەند ئێتر لەسەر خاریتار ئەوەنێ ئیتر ئەمەی بەدەست زەنابتەوە ئەویان بەردەڵانە ئەویان دێە ئەوە فلانە نییە وجودی نییە لەبەر لە ڕووی یاسایە ناتوانانی هیچی لەسەر بکەی ئەنی هیچ تعاملیش لەگەڵ ناکرێت زۆر قورسە ئەنی ناتوانانی عەقدیکەین لەسەر خەڵک ناتوانانی تاپۆیکە لەسەر خەڵک ناتوانانی پرۆژەی لەسەر بکەی بە هیچ شێوەیەک لە بنەڕەتە ئەم جۆرە زەویانە مولکی ئەم زەویانە بۆ چین ئەمە لە شۆڕشەکانی گەلی کوردستانە
حکوومەتی باعس ئیتر نەچۆتە ئەو ناوچانە و ئێمالی کردوون ئیتر تا ئێستا بەداخەوە لە 29 ساڵ ڕابردووشە نەتوانراوە کە ئەم کاری تەسوەیە تەواو بکرێ هەر لێرە نییە لە پارێزگاکانی کەشێ لە دۆکەیە لە هەولێر هەیە بەڵام زیاتر لە پارێزگە مەسەلەن لە پێنجون لە سەدا هەشتای زیاتر تەسوێ نەکراوە لە قەڵازێ بە هەمان شێوەیە ئەنی چۆنە ناوچە شاخاوەکان زۆری ئەوانەی کەوا شۆڕشتیا بۆ ئەمانە تەسوێ نەکراون ینی ئەمانە ئەبێ کە ئەو بۆردە باڵایە دروست بوو بەڕاستی ئەبێ ئەمە تیا حل بکرێ ینی تیمی تایبەتی خۆی بۆ دانرێ خەڵکی تایبەتی خۆی بۆ جاکرێتەوە ئەوانە کە بتوانن ئۆتۆمبیلی بۆ دابینکرێ ئەزیزە دەوە داواتەکانی بۆ دابینکرێت تا بتوانێت بچێت تەسوێکا بۆ خەڵکە کە هەموو ناڵێنە بەدەست کاک شاڵاو ئەوەی کە تێگەشتی لە کۆبوونەوەکە هەموو ئەم خاڵانی کە بەڕێزت باست کرد بۆ ئیسلاحی زراعی پێت وایە لە ئایندی نزیکدا دەچێتە بواری جێبەجێکردنەوە کاتێکی زۆری دەوێت من پێم وایە بێمە سەرەتایەتی ئەگەر ئینشەڵڵا هەروە بەردەوام بێ ئەگە بەردەوام بێ حکوومەت ئەو پەڵپشتە گەورەی بکاو ینی بیخاتە کارنامەی جدی کە وەکو تێکراوە کاری لەسەر بکاو دوانە خریامانە بەڵە پێم وابێ لە 1-2 ساڵی داهاتووە بەرهەمەکەی دەرەک بابەتێکی دیکە کە کۆمنتێکی زۆر هاتووە بەرنامەکە بابەتی گەرمی پارەی گەرمی جوتیاران بۆ ساڵەکانی ڕابردوو ئەم پارەی بۆ تا ئێستا سرف نەکراوە لە ئێستادا هیچ بەدوەدا چوونەکەی لەگەڵ حکوومەتی عراقی وەزارەتی کشتوکاڵ بۆ خەرجکردنی ئەم پارەیە بەگومانێمە بەردەوامی لەسەر خەتین ینی وا خەڵکوان نەزانێ ما تا لە دومانجی ڕابردووە بوو بەڕێز جەنابی وەزیر و چەند بەڕێوەبەرێکی گشتی لە وەزارەتمان سەردانی بەغایان کرد لەوێ چون سەردانی وەزارەتی کشتوکاڵیشیان کرد و سەردانی سەرۆکی کۆمار و چەند مەسولینی گەورەیان بینی لەسەر ئەو بابەتە کە ئەم پارەیە ئەبێ بدرێ ئەبێ ئەمە هیچ پەیوەندێکی بە تەسەویستکردنەوە بە سیاسەتکردنەوە نێ کە ئێوە لەگەڵ حکوومەتی هەرێمای ئەمە جوتیارە وەکو جوتیارێکی بەسڕا وەکو جوتیارێکی حلە و بەغا یعنی ئەم هاتۆ گەرمی تەسلیم کردویتە پارەکەی بۆ ڕابژیرێ ڕقەمەکان دیارە ئەرقامەکان دیارە بێگومان بێگومان ڕقم و ئەرقام و ئەشخاص و شەخص چەندی تەسلیم کردو بە چەند تەسلیمی کردو هەمووی بەڵێ هەمووی ینی هەمووی بە دۆکومنت هەیە کە ئەمانە دواخراوە مەسەلەن ئەوان مبەڕات ئەنوا تەبڕات دێنەوە بێگومان و بەهانە هێنانەوەش ئەتوانین بۆ شتێک بەهانە هەبێ ئەمانە لە ئێوە قبول کرا بوو ئەم وەڵامانەی ئەوانی نەخێر وەڵامیەوە چی بوو لە بەرامبەر ئەمەدا ئێمە پێما وا بوو ئەوان تەسەویستیان کردو هەر جارەکە عەلاقەیان لەگەڵ پەیوەندەکانە لەگەڵ هەرێمی کوردستان خۆش بوو بێ دەستیان کردو بە جێبەجێکردنی ئەم شتەکان کاتێکش کە پەیوەندی سیاسیەکان تێکچوو بێت لەسەر نەوت بوو بێ لەسەر پێشمەرگە بوو بێ لەسەر سنوور بوو بێ لەسەر ناوچە دابڕێنراوەکان کە ئەوانە داگیریان کردو لەسەر ئەمانە بوو بێ ئیتر دیسانەوە هاتوون جوتیاری بەستە زمانی ئەمە پێ عقوبەداوەیە سەکتەرەکانی کەش لەوەیە لەو حاڵ و وەزعانە بۆ ئەوی وەڵامەکە ڕوون بێ دوا قسە عنی لە دەرێک تا پێم بڵێ سەبارەت بە پارەی گەرمی جوتیاران ئێستا جوتیاران چاوەڕێکی بکەن ئێستا ئەمان بە حساب ئەم ساڵەکەی خەنە ناو بجەوە وەکو کە بجەشین نەبووە بە پێی ئەوە ئەتوانن سەرفی بکەن ئیتر بەڵام تا ئێستا ئێمە ئێستا تام ئێستاش کە ئەمڕۆ 15 قسە لە سەرواکەنی ئەمە دەکاریمان کردو بۆی کە گەنم تەسلیم بکەن چکە ما بێ لە هەموو شوێنەکان لە یەکی 6 دەست پێکرا بە گەنم تەسلیمکردن بە سایلۆکان تا ئێستامان بەرنامەیان بۆ ئێمە نەناردووە تا ئامادەکاری بۆ بکەین سایلۆکانی بۆ حازرکەین ناوی جوتیارانمان ناردۆ بۆیان و بە ڕوبەری چێنراوە بۆ بڕێ کە تەوقعکرێت تەسلیم بە سایلۆکانی بکەوە بە تەواوی کۆتایی ئێمە هەموو شتێک واتە هەموو ئامادەکاریەکانی کە ئەوان بە پێی ڕێنمایی یاساکان داوایان لە ئێمە کردو ئێمە هەموو شتێکمان ناردووە چی گەرنتیەک هەیە بۆ ئەوەی کە ئەو گرفتانەی کە لە بابەتی گەرمی جوتیاران لە ساڵانی ڕابردووە بوو بۆ ئەم ساڵ دووبارە نەبێتەوە پێ دوای ئەم حکوومەتە نوێی عراق بتوانێت مامەڵێکی باش لەگەڵ کردی کشتوکاڵی ئێمەدا بکات من باوەڕ ناکەم گرنتی هیچ شتێک نییە لەگەڵ حکوومەتی عراقی هیچ گرنتیەک نییە ئەوان سیاسەتیشی خۆیان جێبەجێکردنی ئێمە سیاسەتیش کە جێبەجێ بۆچی ئێوە نەتانتوانیوە بۆ نمونە پلانی بەدیل بدۆزنەوە بۆ ئەوەی ئەم گەرمە لە ڕێگەی وڵاتانی دیکەوە هاوردە بکرێت بەڵێ ئێمە بۆ هەناردەکردن تۆزە قورسە ینی خەڵکوان نەزانێ ئاسانە ینی گەنم تۆ بەکوێ هەناردەیەکەی کوردستان چواردەورەکەی ئێرانە و تورکیایە و سووریا و عراق خۆیەتی تۆزێ گرانە هەناردەکردنی بەڵام خۆ بۆ ناوخۆ بەڵێ ناڵم پرۆژێکمان جێبەجێ تەسلیم کردو بە ئەنجومەنی وەزیران و پرۆژەکە خۆشبەختانە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەموو ستافەکە موافق بوون لەسەری ئێستا هاتوتە گەشتۆتە سەرەوەی کە جێبەجێکین بۆ گەنمە زیادەکەی جوتیاران ینی ئەو گەنمی کە زیادە ئەمێنێتەوە جوتیاران ئەوان لێ بکردێتەوە حکوومەت لێ حکوومەت هێرمی خۆمان لیان کردەوە لە سایلۆکانە داین و دوایی دابەشی کاتەوە بەسەر فڕن و بەسەر سەموخانە و بەسەر شوێنەکانی تراکە بەکارهێنرێت ئەمە دەکاتە ئەوەی کە چارەسەری زیادە باڵێ بێگومان پێویستمان بە دەرەوە نابێ و کاتە نەخێر ئێمە گەرەمە بکەین بەڕاستی پێویستمان بە دەرەوە نابێت
ئەتر خۆی بە بەردەوامی ئەم ئیشە لە بەردەوامێکی درێژا بێ. باشە لە ئێستادا پلانی ئێوە چییە بۆ برەودان بە کەرتی کشتتوکاڵ پێم وابێت لە چەند ڕۆژی ڕابردوودا سەمادی کیماییدا بەشکرا بەدر لەمە ئێوە لە ئێستادا خەریکی چی بابەتێکی دیکەن بۆ ئەوەی هاوکاری جوتیاران بکەن؟ بەڵێ من خۆم لەگەڵ هاوکاری جوتیاران هەم هاوکاریان کرێ بەڵام پێم باشە هاوکاری لە پلانێکی درێژخایە نابێ سێمە سەمات دابەشەکەین بەڵام سەمات دابشکردن من پێم وابێ ئەوە هاوکاریەک نیە بە شێوک لە شێوەکان پێم واگە کاراسانی بکەین دۆزینەوەی بازاریان بۆ دروستکەین وەکو باسم کرد بازار دۆزینەوە ئالەوەی کە بۆیان خەزنکەین ئالەوەی شوێنشکان بۆدۆزینەوە لە وڵاتێشکە یاە بۆیان بکەین بە سەنعاتی غزایی ئەمە هەموو بازار دۆزینەوەیە ئەگە بازارێکی باشیان بە دروستکەینەوەوانە من پێم باشترە لەو دابشکردنی سەماد و دابشکردنی جۆ و دابشکردنی دەرمان و هەر شتێشکە بێنە جوتیار کە خۆی ویستی سەما حکوومەت یارێم لە دەرمانی قڕکەری بۆ دابین کردوین پارەی بۆ دابین کردوین هەچەند خۆمان 8,000 لیترمان دابش کردو لە پارێزگای سلێمانی لە مانگە ڕابردووە بۆی کە سنوکولە هەیە بێگومان کولە خۆتان نەزانە ئەیدا لە ڕز و باخۆوانە سنیژەیدا لە گەنم و چۆنگەکانی گەنمەوانە ئەوەمان کردو دوێنێ پێرە هەر لە پارێزگای سلێمانی دوێنێ 5 ئامێری مەڕەشە گەورەمان هێنا ساڵی پێش 4مان هەبوو دامانە بە قەزاکان کە ئامیر ڕەشی گەورن لە ساعاتێکە توانای سەدان دۆنمی هەیە کە بیڕشێنێ ئەمانە کراوە ینی من پێم وابە ئەوە ئامێرم پێ باشە بەڵام شتەکانی تر بەڕاستی ئەگەر بێت و جوتیارێک فەردێ سەمادێ دوو فەردە سەمادی دێتە ئەوە تەسیرمە دەست بخینە سەر نەخۆشیەکە ئەو نەخۆشە فعلیەکە دەبێت ئەوە چارەسەرکەین بەڵە بێگومان تۆ وەرە تۆی باشی بۆ بێنە تۆ وەرە بازاری باشی بۆ بدۆزەرەوە تۆ وەرە کەناڵی ئاوی بۆ دروستکە ئەمانە باشتر وەک لەوەی پارە بدرێ بەڕاستی بە سەماد و پارێکی زۆر بڕاتە دەرەوە بێنی وەرە کارخانی سەمادی بۆ دروستکە ئەمانە بکات لێرە ینی ئەمە باشترینە کە لە پلانی استراتیژیا وای لەکەین بەڕاستی شەڵە باشە کاک شاڵاو لە کۆتایی بەرنامەکە لێدوانێکی خۆ دەکەم بە پرسیار دەڵێت ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا ڕوودەدا تەنها زیادەڕاوی نیە بۆ سەر کشتتوکاڵی بەڵکو هەرێمی کوردستان بۆ خۆی سەراپا زیادەڕاوی ئەم بۆچینە لەکوێوە دێت من ئەم بۆچینە لە ناحی مەدانیەوە وەرم گرتۆ بەڕاستی ینی من تەنها خەڵک وازانێ و زەویانەی کەوا تەلبەند کراون ئەمە زیادەڕۆیان کراوەتە سەر من پێم وابێ قەتپاڵی چاکانی شاخەکانیش خەڵک زیادەڕۆی کردوتە سەر چکە پرۆژەمان داوە بە خەڵک 150 دۆنم بووە زەویەکە 100% مڵکی وەزارەتی دارایی بوواتە مڵکی حکوومەت بووە کات لەژێر دەستی تەسەڕفی وەزارەتی زراعەیە بەڵام نانێش خەڵک نێش پرۆژەکە جێبەجێکە کە پرۆژێکی گەورە و استراتیژی بوو بۆ پارێزگای سلێمانی بەرهەمی هێلکەیە هێنا کە ئێستا هیچێکە لە گرفتەکان بۆیە پێم وابێ ئەگەر ئەمە حل نەکرێ بەڵێ ئێمە حکوومەت لە سەوەڕەکە خاوەنی مەلاین دۆنمە لە ئەمری واقع خاوەنی هیچ نییە هەرچەند دو پرسیار لێک دەردا پێم بڵیت گەشتبی من بە کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان بێگومانە بێ گەشتبی بین بە کەرتی کشتتوکاڵ چکە کەرتی کشتتوکاڵ وەکو باسم کرد فراهەمە خۆی هەیە و توخمەکانی هەیە ماوەتەوە ڕێخستنەوەی ماوەتەوە ئەوەی کە پاڵپشتێکی گەوری لاەن حکوومەتەوە لێ بکرێ پێم وابێ بێتە یەکێک لە کەرتە سەرکەوتەکان چکە هەچی پێداویستەکانت یا فراهەمە زۆر سپاس بۆ کاک شاڵاو جەمال بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ بەڕێزشتە بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکۆ بەرنامێکی دیکە شاد و بەخت